ساڵتان لەبێت ئازان خۆشەویستان بەخێربێن بۆ وانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پڵاس کە باسی کێبڵەکان دەکەین. وانەیە ئیمڕۆ باسی شتێکی زۆر گرنگ دەکەین کە دەبێت تۆ بیزانی، ئەویش بابەتی سینگڵ مۆد و هەروەها مەڵتی مۆد. با سەرەتا بە سینگڵ مۆدەوە دەست پێ بکەین، یەکەم جار پێناسەکەی دەخوێنین، پاشان باسی سینگڵ مۆد دەکەین. سینگڵ مۆد جۆرێکە لە ڕێشاڵی بینایی کە تەنها یەک تیشکی ڕووناکی دەگوازێتەوە بە ناو ناوکێکی زۆر گورت. واتە ئێمە گوتمان وانەکە ڕابردوو کە چینەکانی فایبەر ئۆپتیک ئەو چینەی کە ڕووناکیەکە تێدا دەگوازرێتەوە پێی دەڵێن کۆڕ، واتە ناو دڵی فایبەر ئۆپتیکەکە. باشە فە لێرە کە پێت دەڵێ تیشکی ڕووناکیەکە دەگواستەوە بە ناو ناوکێکی زۆر گورت، واتە ئەو کۆڕە ئەو بەشەی کە لە شوشە دروستکراوە زۆربەی حاڵەت لێرە زۆر وردە، واتە زۆر بچووکە، نێزیکەی 9 مایکرۆمەترە. باشە بەکاردێ بۆ گواستنەوەی داتا بۆ مەودایەکی زۆر دوور و خێرایەکی زۆر بەر، چونکە ڕووناکی بە ڕێگایەکی ڕاست دەڕوە بەبێ ئەوەی پەرتەوازە بێت، بە زۆری لەگەڵ لەیزەر وەکو سەرچاوی ڕووناکی بەکاردێت نەک LED. ئەوە پێناسەی بابەتی سینگڵ مۆد فایبەر بوو. خاڵێکی گرنگ هەیە لە خوارەوە کە نووسیتم، ئەویش بۆ مەودای زۆر دوور بەکاردێت، نێزیکەی 10 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر بەبێ ئامێری بەهێزکردن، واتە ریپیتەر، و هەروەها بۆ بەستنی شوێنی دوورەکان بەکاردێت. هەندێک خەڵ هەیە دەمەوێت ئاگاداری بی پێش ئەوەی بڕۆینە ناو بابەتی مەڵتی مۆد فایبەر. یەکەم شت کورتکراوەکەیە کە SMF کورتکراوەی سینگڵ مۆد فایبەر. جیاوازیەکەی سینگڵ مۆد چییە لە مەڵتی مۆد؟ یەکەمێکی کە باسی مەڵتی مۆد دەکەین ئەوەیە کە کۆڕەکە، واتە ئەو شوشەیی کە ڕووناکیەکەی تێدا دەڕوە، کۆڕەکەی زۆر بچووکە. کاتە کۆڕەکە بچووک دەبێت کە نێزیکەی 9 مایکرۆمەترە، ئەوە وا دەکات دروستکردنی ئاسان نەبێ هەردەم، واتە دروستکردنی کێبڵەکە پێویستی بە کارگەیەکی زۆر باش هەیە و ئامێرەکانی زۆر پێشکەوتوو بێت تاکو بتوانێت کەمتر لە 9 مایکرۆمەتر کۆڕەکە دروست بکە. دووەم شت ئەو کۆڕە ئەوەندە بچووکە بۆیە شوێنی تەنها یەک ڕووناکی دەگرێت، بۆیە لە ناوەکەشی دیارەکە پێت دەڵێ سینگڵ مۆد. باشە خاڵێکی دیکەش کاتێک پێت دەڵێ لیزەر بەکاردێ وەکو سەرچاوی ڕووناکی بە جیاتی LED، چونکە لیزەر ناردنەکەی زۆر بەهێزترە لە LED زیاتر لە کێبڵی مەڵتی مۆد بەکاردێت. باشە کاتێک باسی مەودای ئەو کێبڵە دەکەین، نێزیکەی 10 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر زیاتریش دەڕواتن. ئێستا دێنە سەر جۆرەکەی دیکە کە پێی دەڵێن مەڵتی مۆد فایبەر ئۆپتیک، بە کورتکراوەی پێی دەڵێن MMF، واتە مەڵتی مۆد فایبەر. جۆرێکە لە ڕیشاڵی بینایی کە لە یەک کات چەندین تیشکی ڕووناکی لە ناو ناوکێکی گەورەتردا دەگوازێتەوە کە نێزیکەی 50 بۆ 62 مایکرۆمەترە. سەری ئەم خاڵ بکەم پێش ئەوەی پێناسەکە تەواو بکەین. لێرە ژمارەکەی چەندە؟ یعنی حەجمی مەسافەی ئەو کۆڕە چەندە؟ 50 بۆ 62 مایکرۆمەترە. بەڵام سیرکەن لە سینگڵ مۆد، لە سینگڵ مۆد چەند بوو؟ 9 مایکرۆمەتر بوو، بەڵام لە مەڵتی مۆد 50 بۆ 62. یعنی تۆ سیرکە چەند جیاوازە ژمارەکە. بۆیە مەڵتی مۆد کۆڕەکەی گەورەترە. ئەو چینە کە پێی دەڵێن ناوکی کێبڵەکە کە پێی دەڵێن کۆڕ کە ڕووناکیەکە تێدا تێپەڕ دەبێت، لە مەڵتی مۆد مەسافەکەی گەورەترە. بۆ مەودایەکی کورت بەکاردێ وەکو ناو باڵەخانەیەک یاخود ناو سەنتەرێکی داتا. بڵاوبوونەوەی تیشک دەبێتە هۆی دواکەوتنی سیگناڵەکەی، زۆرجار لەگەڵ سەرچاوی ڕووناکی LED بەکاردێ. لە فایبەر ئۆپتیک کاتێک باسی مەڵتی مۆد دەکەین، گونجاوە بۆ کەمتر لە 500 متر، کەمتر لە 600 متر، چکە ژمارەکە دەکەوێتە سەر بابەتی ئامێرەکە. تۆ چ جۆرە ئامێرێک بەکاردێنی بۆ ناو سەنتەرێکی داتا، بۆ ناو باڵەخانەیەک، بۆ ناو کۆمپانیایەک، هەر شوێنێک. ئایا تۆ سینگڵ مۆد بەکاردێنی یاخود کێبڵی مەڵتی مۆد فایبەر بەکاردێنی؟ وەڵام ڕاستەکە مەڵتی مۆدە. باشە یعنی تۆ ناتوانی مەڵتی مۆد بەکاربینی بۆ زیاتر لە 1 کیلۆمەتر. بینای ئەیوب دووری نێوانیان بۆ نمونە 5 کیلۆمەترە. تۆ ناتوانی مەڵتی مۆد بەکاربینی. باشە تۆ دەبێت سینگڵ مۆد بەکاربینی. ئەوە یەکەم خەڵە دەبێ ئاگاداری. دووەم خاڵ بە زیاتر لە کێبڵی مەڵتی مۆد ڕووناکی LED بەکاردێت، ینی لەناو ئامێرەکە. سێم شت کە دەمەوێت جیاواز لە ئەو نووسراوانەی بەرامبەرتان بۆتان باز بکەم، کێبڵی مەڵتی مۆد بۆ زیاتر بەکارهێنانی هەیە زیاتر لە سینگڵ مۆد. یەک چونکە هەرزانترە لە سینگڵ مۆد، کێوڵەکە هەرزانترە. ئەویش بۆ هەرزانە وەکو وتم کاتە کۆڕەکەت گەورەترە کە نێزیکەی 50 بۆ 62 مایکرۆمەترە، یانی ئەو کارگانەی کە کێبڵەکە دروست دەکەن دەتوانن بە ئاسانی دروستی بکەن، چونکە ئامێری یەکجار وردی ناوێ وەکو سینگڵ مۆد.
بۆیە لە ڕووی نرخەوە مەڵتیمۆد هەرزانترە کێبڵەکە. دووەم لە ڕووی کۆنێکتەرەکانی ئەو کۆنێکتەرانی کە وانەی داهاتوو باسییان دەکەین هەرزانترە. سێەم شت کە گرنگە دەبێت بیزانی سەبارەت بە مەڵتیمۆد فایبەر ئۆپتیک کە چەندین ڕووناکی لە ناو ئەو کۆڕە هاتوچۆ دەکەن. باشە؟ ینی لە سنگڵ مۆد ئێمە وتمان تەنها یەک ڕووناکی لە ناوی هاتوچۆ دەکات و لە زۆربەی حاڵەت یەک ڕووناکی لیزەرە بە شێوەیەکی ڕاستە و ڕاست دەڕوە. بەڵام لە مەڵتیمۆد لێرە تۆ چەندین ڕووناکی لەناو ئەو کۆڕە هاتوچۆ دەکەن. ئەوە هەموو شتێک بوو سەبارەت بە سینگڵ مۆد و مەڵتی. بابێ سەیری ئەم وێنەیە بکەین ئەوەی بەرامبەرتان SMF یعنی چی؟ S واتە سینگڵ، M واتە مۆ، F واتە فایبەر یعنی سینگڵ مۆد فایبەر. ئەویتریان MMF واتە مڵتی مۆد فایبەر ئۆپتیک. یاسایەکی خێرا کەمتر لە 1 کیلۆمەتر کێبڵی مڵتی مۆد فایبەر ئۆپتیک بەکاربێن. ئەگەر شوێنەکە زیاتر لە 1 کیلۆمەترە تۆ کێبڵی سینگڵ مۆد فایبەر ئۆپتیک بەکاردەیت. وەکو دەزانن 1 کیلۆمەتر واتە 1000 متر. باشە؟ سەیری ئەم وێنەیە بکەن زۆر گرنگە جیاوازیە نێوان مڵتی مۆد و سینگڵ مۆد. سەیری مڵتی مۆدکەن یەک ڕووناکیە بەڵام ڕووناکیەکە پەرتەوازە بووە لە ناو کۆڕەکە. باشە واتە بڵاو بوویتەوە بە شێوازێکی عاشوایی لە ناو کۆڕی کێبڵی فایبەر ئۆپتیکەکە. دووەم خەڵکە دەبێت تەرکیز بکەیت مەسافەی کۆڕەکە گەورەترە. باشە کاتێک مەسافەی کۆڕەکەت گەورەتر دەبێ واتە ڕووناکیەکە زیاتر پەردەوازە دەبێت لە نێوانیان. باشە لە ناو کۆڕەکە. بەڵام سەیری خوارەوە بکە سینگڵ مۆد. لە سینگڵ مۆد کۆڕەکەت زۆر بچووکە کە وتمان 9 مایکرۆمەترە. باشە ینی ئەو شوشەی کە ڕووناکیەکی تێدا تێپەڕ دەبێ یەکجار بچووکە. بۆیە ڕووناکیەکە لێرە هەمان ڕووناکی ئاگادار بە هەمان ڕووناکیە. ڕووناکیەکە لێرە تەنها یەک دانە چوویتە ناو کۆڕەکە چونکە شوێنی دوو ڕووناکی ناگرێت. تەنها یەک ڕووناکی لە ناو ئەو کۆڕە بچووکە دەڕوات. ئەوە سینگڵ مۆد. ئێستا دێنە سەر بەشی ئەو پرسیارە گرنگانەی کە دەبێت تۆ ئاگاداریان بی و هەروەها باشە بۆ تۆش کە بزانیت تا چەند تۆ لە بابەتەکە تێگەیشتی. You are planning to run fiber optic cable between two buildings that are approximately 6,000 feet, 1.83 kilometers apart. Which type of fiber optic cable is the best solution for this project? یعنی تۆ پلانێکت هەیە بۆ ڕاکێشانی کێبڵی فایبەر ئۆپتیک بۆ نێوان دوو بینە. باشە بینایەکە مەودایە 6000 پێیە واتە 1.83 کیلۆمەتر. طبعا فیت لە ئەمریکا بەکاردێ زیاتر لە کیلۆمەتر بەکاردێ بۆیە هەر 3000 فیت 3000 پێ بە نزیکەیی دەکاتە 1 کیلۆمەتر. دەڵێت کامە کێبڵی فایبەر ئۆپتیک باشترین چارەسەرە بۆ ئەم پرۆژەیە. وەڵامە ڕاستەکە ئەی سینگڵ مۆد فایبەر ئۆپتیک چکەیمە وتمە مەڵتی مۆد بۆ کەمتر لە 1 کیلۆمەتر بەکاردی. بەڵام تۆ لێرە لە 1 کیلۆمەتر زیاترت هەیە بۆیە مەڵتی مۆد لێرە بەکارنایە بەڵکو سینگڵ مۆد بەکاردێ کە کورتکراوی سینگڵ مۆد دەبێتە SMF. سەیری دووەم پێت دەڵێ بۆ نمونە What is the main difference between single mode fiber optic SMF and the multi-mode fiber optic MMF? جیاوازە سەرەکیەکە چیە لە نێوان سینگڵ مۆد و مەڵتی مۆد؟ A. Electrical signal. B. Number of light rays. C. Category rating. D. The single mode can be run shorter distance. واتە یەکەم پێت دەڵێ شێوازی سیگناڵی کارەباییەکەیان جیاوازە. دووەم ژمارەی ڕووناکیەکە جیاوازە. سێەم دەڵێ واتە پۆڵینی ڕیزمەندیەکەی جیاوازە. کۆتایی پێ دڵێدی کە سینگڵ مۆد دەتوانێت بۆ مەسافەی کورتتر بۆ مەودای کورتتر بەکاربێ. وەڵام ڕاستەکە بیە number of light rays واتە ژمارەی ڕووناکیەکانی. جیاوازە سەرەکیەکەی سینگڵ مۆد و مەڵتی مۆد چییە کە سینگڵ مۆد یەک ڕووناکی لە ناوی تێپەڕ دەبێت بەڵام مەڵتی مۆد وەکو وتمان چەندین ڕووناکی لەناو ئەو کۆڕە دەڕواتن چکە کۆڕەکەی گەورەترە ناو کێبڵەکە. سێری سێم بە تو دەڵێ Which fiber type typically has a larger core diameter? یعنی سێرەکە پێ دەڵێ کامن جۆری فایبەر ئۆپتیک بە شێوازێکی گشتی تیرەکەی واتە ناوکی کێبڵەکە کۆڕەکە گەورەترە. باشە کامە زۆر لەوانە کۆڕەکەی گەورەترە. وەڵام ڕاستەکە مەڵتی مۆدە چونکە گوتمان مەڵتی مۆد تیرەکەی کۆڕەکەی گەورەترە. سینگڵ مۆد گوتمان 9 مایکرۆمەترە نێزیکەی بەڵام گوتمان مەڵتی مۆد تاکو 6 مایکرۆمەترە. کۆتا پرسیار پێمان دەڵێ The main disadvantage of multi-mode fiber is یعنی پێت دەڵێ زیانە سەرەکیەکەی کێبڵی فایبەر ئۆپتیک لە جۆری مەڵتی مۆد بریتیە لە چی؟ ئەی پێت دەڵێ it cannot transmit data at all واتە ناتوانێت کاداتا بگواستەوە بە هیچ شێوازێک. بی پێمان دەڵێ high attenuation of long distances
یعنی لاوازبوون کاتێک بۆ مەودایەکی دوور دەڕوە. Did not compatible with the LEDs واتە ناگونجێ لەگەڵ ڕووناکی LED. بەڵام ڕاستەکە بیە high attenuation over long distance واتە لاوازبوونێکی زۆر کاتێک بۆ مەودایەکی دوور دەڕوە. هاوڕێیان وازانگەشتنە کۆتایی ئەموانەیە کە باسی جیاوازی نێوان سینگڵ مۆد و مەڵتیمۆدمان کرد لە کێبلی فایبەر ئۆپتیک. تاکوانەی داهاتوو یاسینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەربن خدا حافیز.